بۆ تو دیسان ستەکەی لێرە سپەیاندی بە تودایە ستەکەی لێرە پێش ماڵی خاڵمەوە چاوەڕێی برادری خۆم دەکەم پێشماری خارتە کوری نەتگۆ دەڕۆم ناڕۆم بە تو چێ پێش ماڵی خاڵی خۆم نییە ستەکەی لێرە بەس پێم برێت تێم بگەینە چاوەڕێی برادرم دەکەم هیچ پەیوەندی بە تودا نییە چاوەڕێی برادرت دەکەی یان مەقسەدە چ دیکە تێرە ئەمن چارەی دەرتوو دەکەم کەرەدا بڕۆ چت نەکردێ بیکە باش ئیش دەبینم دایکە بەخوا ژیانم نەماوە لەگەڵیا ئەو ڕۆژە ساحب مۆلیدەکەمان هاتبوو تەقەیا لە دەرگا پاری مۆلیدەم بۆ برد کە هاتەوە یەک کاری پێکردم دایکایی و تۆ چۆن دەرگا لە پیاوێکی بێگاناکەیتەوە کە بەتەنیایی ئای شەهاب تووشی چ بووین دەبینی؟ آخر کەسم ئەگەر تو بە سامانی ڕازی بای تووشمان بە تووشی ئەو شێت و شوورەی نەبوو کوڕەوەز بە شەهابان نەکەڕێت تۆ جێرە دەرکرد لەبیتە قوربان دبم مام سەهاب مام سەهاب ئەوە هاتەوە مام سەهاب مام سەهاب کوڕە تو هێشتا نەڕۆیشتی ئەوەی دیتم لە خوارێ لە بابی خۆشمی قوبور ناکەم مام سەهاب کوڕم چ دیتیا چ چیتیا؟ سامان ستەکە لە خوارێ هیچ قەی دەکاکە لە خود بەشکەم چاوەڕێ کە چ دەکا لە خوارێ یعنی چ بوو؟ چاوەڕێ دەکا؟ نانا تێگەیشتم مەوزوع چییە ئەو دەیزانی سیما دێت تێروکانە سیما خەبەرت دایتی لە بنەوە علاقە لەگەڵ ناشرینی دم پیس ودیها لە پێشمە قسانە بە کچەکەم برێ جواب دێ ئێستا بڕۆ دەریاتە لەم خەکانی لێ ناگەڕم سیما ژەگەت و بێتەوە جارێکی بڕۆ مام سەهاب سیما ژنی خۆمە یاڵا سیما پێشم کەوە دانیشە کچە لێ ناگەڕم لەگەڵ شێت و شیری جارشکە بڕۆیەوە شا بە قوربان بە مشکلەکە گەورە نەبیتن لێ کەرە با بچیتەوە بۆ درا کولێ لەگەڵ کولێ لەگەڕم جارشکە کچیم لەگەڵ سەلامێ بستەوە بڕۆ بڕۆ هەتا عەقڵ لەمێشکم بەهاتە نەم کوشتی بڕۆ لەو ماڵی بڕۆ دەرێ سیما بڕۆ دەرێ کوریا بێ چاڕوو بڕۆ دەرێ داوە شێ سەلام بەرێ وەڵڵا ماما وەرە ماموچنەوە ئامانەتم گۆیە تا دێمەوە شەهاب ها قدرت چ دەوێ دەرێم ئەتو لۆ لە مۆزوعی قسە چی ناکەی ئەو کچەوە هەفتەکە لە مارەیە ئەخر باوەی لێ نێت یەک جیا ببنەوە دوایش خەرک باسمان بکات و حەیامان بچیت خاشە خۆ من سزنم نەکردێ لە مارێ ئێقەی ناکە قسە چی بکە لەگەر کەس و کاری ئەو کوڕی دەبا بێنەوە کچەی بنەوە بە ئەو مشکلە لەگەڵ هەمووان قسەم کردێ لەگە خاڵەکانی لەگە مامەکانی هەموو دەڵێن ئەوە بێفایدەیە لەگەڵ کوڕی یەک شت مایە نەکردێ قودرەت با ئەوەش بکەم ڕاست چ دەکەی؟ لۆ چێ تەلەفۆن دەکەی شەهاب؟ ئەتە پەلەم لێ مەخە ئەلو کاک زەمیل کاکشا خێر بوو ناردوتە دوومان وەڵڵاهی کاک زەمیل ئەوەی ڕاستی بی دەمیشتەکرد لۆ باز بکەم هەرە تەرتیبکەی دا قسەی پێ خوشکم وەڵڵاهی چ برێ برام ئەم دەرێم ئەنگۆلۆ ژنە چیۆ سامانی ناینە سامانی دانامەزرێنن سامان چ پەیوەندی بە کێشەنگۆ هەیە کێشەکە پەیوەندی بۆمەوە هەیە ئەمە زاوایەکم هەیە دڵ پیسە ئەگەر ئەنگۆ سامانی دامەزرێن ژنی لۆ بین کچەکە منج لە مارە دەحەسێتەوە خوشکم کاکشا ئەمە هاتینە داخوازی نەتانداینی وایان نا یعنی ئێستا سامان بووتە سەبەبی ئەوەی کە زاواکاتان دری پیسە ئەرێ وەڵڵا خارە پلە بە حیاتی فکر لەو مۆزوعی ناکەمەوە ئەمە قەت ژنی ناینم ئەخر کوڕمەگەرە تو ژنی بینی کچی منج لە مارە دەحەسێتەوە پیاوەکە درپیسی لە تو دەکاتن ئەرێت زەمیل دە قسەشی خێر بکە کوڕم ئە تو ژنێ دەینی بابا نامێ فکر لەو مۆزوعش بکەمەوە چۆن دێ زەمیل ژنی لۆ کوڕت دەینی بینە ئەگەر نا سامان نابی جارشکە پێی بۆ مارەی پێیتم کوڕە شەهاب چ دەرێک و دەبێەوە حالە دەزانم چ دەرە قودرەت لێم گەڕێ مەمنونیش نەبی لەو مارەی تو دانانیش هەستە کوڕم وەرە دەبڕۆن جەمیل کاکە جەمیل بە دەست خۆشکارە خوارزای خۆت دەردەکەی لەسەر زاوایە چی؟ جەمیل بزانێت چت کرد؟